حکومت دەستی بردبووە و موچەی فەرمانبەران ئەمەش شتێکی زۆر خراپە. طبعا ئەم گردبوونەوەی هۆکارەکەی ئەوەیە کەوا قەرارە دەرچووە لە مەجلیسی وزەرای عێراقیەوە و هەروەها مەجلیسی اقتصادی و وزارەی مالیە کەوا ئەو خدمەی جامیعی کەوا دانراوە بۆ فەرمانبەرانی وزارەی تعلیم عالی کە لە 175 هەیە لە 100 هەیە کەمتر بیبڕن بۆ لەبەرەوەی کەوا ئیسلاحی اقتصادی عێراقی پێ بکەن، بەڵام بەم شێوەیە اقتصاد ناکرێت. ئەو کاتێکەوە ئەم قەرارە درا طبعا لە ساڵی 2008 ئەم قەرارە دراوە بە قانونی عێراقی لە قوبەی پەرلەمانەوە دەرچووە مخصصاتی خدمەی جامیعی دانراوە بۆ هەموو کەسێ لە تعلیم عالی بێت. ئەگەر مامۆستا بێ شەهادەی علیا لە 100 ئەگەر مادوونە ذلكە بێ ئەوە هەیە لە 175 هەیە کەمتر. فأم قرار براسي شمول همو وزارة كانت أواني كوا مثلا لو وزاري كهربان يعني لو وزاري صناعا يعني لو وزاري هر وزاري ترن أما الشمول يعني كاوي ماجستير ودكتوراه يعني أم مخصصات جامعية دي برن كبير وترن مخصصات لقبي علمي خدمي جامعي. فبويا إمرأة قردبونوي بوا بنا الرزاي أم فرمان برانا أمانة للتعليم عالي طبعا أمانة قوتي أم خلقية كوا بتمان بيبرن أما كاريشي خرافة أجر بكراية أما بتدرج باشتر بويان بكراية لقبي برلمان وقراري لسر بدراينك أم باب كتب الرياء أم قراري للسدراء وبو معلومات جناب تاني شو أقداري هم ولايق يستاهي أي رأي كوبنوية شكردوا لو وزاري تعليم عالي كهمو سلوك زانكو كان آمادا لو كوبنوية بو أوي بطوان أم قرار الرد كانوا داوب كان لإدعاء عام كوام اشترت كاتو لبرئ ما علاقي بقوتي خلق وهي بناني خلق وهي فناكرا بم قساوته أم قرار بدراية وتشاوريان بكداية وإن شاء الله أي رأي رد يكاتو لبرئ براسي ما بدرجيك إيشكا لقل تعليم عالية فبويا تعليم عالي تداخل باشي كردو إن شاء الله بقرار باش درشن وإما تشاوري قرار كانكين حاليا نوان لوزاري تعليم عالي لقل برئيس وزيري تعليم عالي أستاذ الدكتور نعيم عبودي لكوبنوان وسروق زانكو إما اشتبيو وتشاوري قراركين باش كمان قرار رد كريته ولقل مدعي عامي عراقية. كشمانوي حكومة دەستی بردبووە و موچەی فەرمانبەران ئەمەش شتێکی زۆر خراپە تەسیرەکات سەر ئاستی خوێندن و بەڕێوەبردننی زانکۆکان. بڕیارە تقریبا لە 1/3 موچەکان ببردرێ. ئەمە زۆر زەرەر ئەگەیەنێ بە کەرتی زانست. هەرچەندە خۆم مامۆستام بڕیارەکەیم ڕۆشم لەم ناکە بەس هەست دەکەم ئێمڕۆ فەرمانبەر ببردرێ سبەی دێنێ گیان مامۆستا و ئەگە حکومەت ڕاستەکە بە چاکسازی با دەست با بە موچەی پەرلەمانتاران و وەزیران و امتیازاتیان باشترین چار ئەوەیە چکە معقول نییە پەرلەمانتارێ دانیشتو موچەی 15 مۆزەف وەرەگرێ و لە ئاخیرە تەقاعودیە وەرەگرێت و بە 4 ساڵ مۆزەفیش 25 ساڵ 30 ساڵ خدمە کات و اینجاوات زەلیل کرێ. هیوادارم ئەم بڕیارە بەجێ نەچێت. شێرزاد نووری مامۆستا شێرزاد يعني سەر ماسوول بابم قەراری حکومەتکەوا داوێتی هەڵەستا بەبڕینی مخصصاتی جامعیمان ئێمە خۆی ڕاتمان کەمە يعني باە ئەوە نیە تۆ مخصصێک لێ بڕی چی ئەمێنێتەوە بەم ظروفە صعبە ئەتوانی بە چی بە 200 ژیان بەڕێخێ تۆ ڕاستە لێرە ئەگەر حکومەت بابڵین قەرزار و تعویز ئەو شتانەکات و بەڵام نەک لەسەر مۆزەف و لەسەر ینی لەسەر مۆزەفی جامیعەوانە تۆ ئەو قسینە بکەیت ئەبێت ڕێگای تر بەرچاو بگرێ بزان ڕێگای زۆر هەیە ئەو فەساد هەیە ینی هەموو ئەو وەزارەتانە مەسئولە بەرزانیکەوە ڕاتبیان بەرزە و تەقاعود بوونەوە ئەندام پەرلەمانانەی وەزبەکانی پێشتو ئەتوانێ ئەو ڕێکارانە بگرێتە بەر ینی مۆزەف فەقیر چی بکات چی بەدەستە تۆ ئەو ڕاتوی ئەبڕی ئەوەندەیە.